یاریگای یانەی ئاراراتە پێشوازی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11یەمی خولی یانە نایابەکانی کوردستان دەکات. ئارارەتی خاوەن ماڵ میوانداری لە هەندرێنی میوانی کردووە. سەرەتای یاریەکە ئاستی هەردوولا لە یەکەوە نزیک بوو. بە ئەسیستی ئەمیر ڕەزا عومەر بیبۆ گۆڵی یەکەمی یاریەکەی بۆ ئارارات لە خولەکی 15 تۆمار کرد. دوای ئەم گۆڵە هەندرێن هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا. لەم هێرشە هەندرێن نزیک بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە. لە کۆتاییەکانی نیوەی یەکەم سەنگەر عەبدولکەریم بە لێدانێکی جوان گۆڵی یەکسانی بۆ هەندرێن تۆمار کرد. هەندرێن هەوڵی گۆڵی زیاتری دەدا، بەڵام ئەم نیوەیە بە یەکسانی بە کۆتایی هات. نیوەی دووەم دەستی پێکرد. هێرشی هەردوولا بە شێوەیەک لاواز بوو کە گۆڵی لێ بەرهەم نەدەهات. ئارارات پشتی بە تۆپە بەرزەکان دەبەست. ئەمەش بووە هۆی ئەوەی لە ناوەڕاستی ئەم نیوەیە ئەمیر ڕەزا گۆڵی دووەمی ئارارات تۆمار بکات. هەندرێن بە چەند هێرشێک هەوڵی یەکسانکردنەوەی دەدا. ئاراراتیش بە هێرشی هەڵگەڕاوە هەوڵی مسۆگەرکردنی یاریەکەی دەدا. لە کۆتاییدا ئارارات بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی لە بەرژەوەندی خۆی بە کۆتا هێنا. ئەمە ئاڕۆ بە ئاست وەکو پێویست نەبوون، وەکو پێویستیش نەبوون بەهۆی ئەوەیە کە ئارارات بەڕاستی ئەوڕۆ یاریی باشی کرد. ئێمەش هەندێک هەڵەمان کرد، هەڵی فەردیەکەمان هەبوو و دەستخۆشیان لێ دەکەن پیرۆزیان ئینشاڵڵا تەعویزە و سێ خاڵش دەکەن. بشێ سەو فەوزانە بەردەوام بێ و پیرۆزبای کارگێڕی و هەندێک خۆشەویست بکەین. ئینشاڵڵا یاریت بێت زیاتر ئەم خۆماندی بکەین و سێ خاڵی دیارەکە ڕاستیە مێل خارێ ئارات جێوێنیە لە خارێبی ئینشاڵڵا گەمێت بێت دەبی تەعویز بکەینەوە ئینشاڵڵا دێ موافق بین بۆ گەمێت دیژ ئینشاڵڵا. بەم ئەنجامە ئارارات بە کۆکردنەوەی 11 خاڵ بە شێوەیەکی کاتی لە ناوەڕاستی ڕیزبەندیەکە دەبیندرێت. هەندرێنیش بە کۆکردنەوەی 21 خاڵ بە شێوەیەکی کاتی لە پێشەوەی ڕیزبەندیەکە مایەوە.